گەڕانەوەی پاشەکەوتی موچە و موزایدەی نێوان لایەنەکان. لە کاتی نووسینەوەی پرۆژەی یاسای بودجێی عێراق لەلایەن لیژنەی داراییەوە، سەرەڕای ناکۆکیەکان لەسەر چەندین پرس کێشەیەکی تر دروست بووە و بۆتە گرێکوێرەی نێوان لایەنەکان، هەمووشیان دەیکەن بە دەستکەوتی خۆیان. ئەویش پرسی گەڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. دوای ئەوە پرۆژەی یاسای بودجێی عێراق نووسرایەوە لە مادەکانی 13 و 14دا کە تایبەت بوو بە هەرێمی کوردستان. نەوەی نوێ هەرزوو دەستی کرد بە کۆکردنەوەی ئیمزا بەبێ ئاگاداری لایەنە کوردیەکان تا بڕگەیەک زیاد بکرێت بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچە. بەڵام هەرزوو هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی تر لەسەر ئەم هەڵوێستەی نەوەی نوێ هات نەجواب بوو، بە موزایدەی سیاسی ناویان برد. دواتریش ئەمە درێژەی کێشا تا کاتی چوونی پرۆژە یاساکە بۆ ناو پەرلەمان. لەو کاتەدا هەموو لایەنە کوردیەکان کەوتنە موزایدەی سیاسی بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە. هەریەکەیان لای خۆیەوە دەیگوت ئێمە یەکەم جار لە پرۆژە یاساکەدا شوێنمان بۆ بڕگەیە کردووەتەوە. ئەو مادەیەی کە باسی لە گێڕانەوەی پاشەکەوتەکە دەکرد بریتی بوو لە گێڕانەوەی لە سەتا دەی موچە پاشکەوتکراوەکانی فەرمانبەران و پێدانەوەی لە کاتی دابەشکردنی موچەی مانگانەدا. بەڵام لە بڕگەکەدا ئاماژە بە هیچ بڕەپارەیەکی تەرخانکرا و نەکرابوو بۆ پرسە کە بەپێی بڕگە یاساکە دەبوایە حکوومەتی هەرێم خۆی پارەکەی گەڕاندبایەوە، کە ئەمەش دەبووە بارگرانیەکی زۆر، چونکە حکوومەتی هەرێم زیاتر لە 27 میلیارد دینار قەرزاری فەرمانبەرانە. دوای ئەوە هەرزوو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دژی ئەو پرسە وەستانەوە و باسییان لەوە دەکرد کە دەبێت لەگەڵ ئەم پرۆژە یاسایەدا بودجەیەکی تایبەت تەرخان بکرێت. دواتریش فراکسیۆنی پارتی هەستان بە پێشکەشکردنی پرۆژە یاسایەک کە نێوەی گێڕانەوەی پاشەکەوتی موچەی دەخستە سەرشانی حکوومەتی عێراق. بەڵام لایەنە عێراقیەکان دژی ئەو بڕیارە وەستانەوە. لە لایەکی دیکەوە پارتی ڕێژەی گێڕانەوەی پاشەکەوتی موچەی لە 100ەوە بۆ 112 بەرز کردەوە کە بە هاوبەشی نیوەبەنیوە لەگەڵ حکوومەتی عێراقی بیدەنەوە. بۆ ئەوەش هەرزوو فراکسیۆنی پارتیە هەستان بە کۆکردنەوەی ئیمزا، بە تایبەت ئیمزای فراکسیۆنە کوردیەکان. بەڵام هەرزوو ئەم پێشنیازە لە نێو پەرلەمان ڕەت کرایەوە و دەنگی پێویستی بەدەست نەهێنا و هەندێک پەرلەمانتاری عێراقی ئەوەیان نەشاردەوە کە فراکسیۆنی پارتی دەیەوێت پرسی گێڕانەوەی پاشەکەوتی موچە لە ئەستۆی خۆی لا بدات و بیخاتە ئەستۆی حکوومەتی عێراق. بەڕای بەشێک لە چاودێرانیش ئەم هەڵوێستەی فراکسیۆنی پارتی بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دەیویست ئەم پرۆژەیە سەرنەگرێت. هەر بۆیە هەستان حکوومەتی عێراقیان هێنایە ناو پرۆژەکە و سوور دەشیانزانی کە لایەنە عێراقیەکان ئەم پرسە ڕەت دەکەنەوە. بەڵام ئەوەی سەیرە ئەوەیە دوای پەسەند نەکردنیشی هێشتا موزایدەی فراکسیۆنەکان هەرماوە. لە تازەترین لێدواندا نەرمین معروف ئەندامی فراکسیۆنی یەکێتی دەڵێت ئێمە یەکەم کەس بووین کە ئەو داوایەمان کردووە. بەڵام بەڕای بەشێک لە پەرلەمانتارەکان فراکسیۆنی یەکێتی ئەو کات هەر خەریکی جیاکردنەوەی بەشە بودجەی سلێمانی بووە تا بە جیا پاری سلێمانی بنێردرێت. تەنانەت ئەو کات بیری ئەوەیان هەر نەبووە تا ئێستا بێن و بڵێن ئێمە ئەو پرۆژە یاسایەمان زیاد کردووە.